سەبارەت بە چالاکی و جموجۆڵەکانی داعش لە سووریا و عێراق بەڕێز دکتۆر فرانک مسمار سەرۆکی ئەنجومەنی ڕاوێژکاری زانکۆی ماریلاند لە تێکساسەوە میوانمانە. دکتۆر سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن. بەرپرسانی نەتەوەیەکگرتوەکان لە کۆبوونەوەی ئەنجومەنی یاسایی شەڵێن داعش لە عێراق و سووریا چالاکە و دۆخی ئەمریش زۆر لەرزۆکە، کەواتە ئەم دۆخە کە ئاوابێ چۆنە بەرپرسانی ئەمریکا باسی کشانەوەی هێزەکانیان لە سووریا و عێراقکەن؟ زۆر سپاس بۆ میوانداریتان. ئەو ئەمە دوو بابەتە بەیەکەوە، یەکێکیان بابەتی داعشە لە ناوچەکەدا لەگەڵیدا ئەو ناوچەی کە تێدایە، بۆ نمونە لە سووریا و لە بەشێکی عێراقدا ئێستا. لایەنەکەی تریش ئەوەیە کە پێشتر هەبوو، ئەویش بابەتی کێشانەوەی هێزەکانی ئەمریکا و ئەوروپیە لە عێراق. بۆیە ئەم بابەتە پێشتر داڕشتنی بۆ کراوە ئەگەر پێویستی هەبوو بۆ ئەو هێزانەیان بۆنووی داعش لە ناوچەکە، پێم وایە دەستکاری لە بواری کشانەوەی ئەو هێزانە یان شوێنەکانیان لە ناوچەکەدا دەکرێت. بۆیە گرنگی بۆ بابەتە درراوە لە دوای ڕوخانی ڕژێمەکەی ئەسەد و زیاتر بابەتی مەلەفی عێراقی گرنگی پێدراوە. هەندێک تەرکیزی لەسەر هەندێک هێزەیە لە ناوچەکەدا، بۆیە ئەوانەی کە بە باڵی ئێرانی هەژمار دەکرێن کە هەندێکیان لە یەمەن هەنوو، ئەوەی تریشکە ماوە لە عێراق و مەلەفە گەورەکەش ئەوەیە کە یەکتر لە نێویاندا پێم وایە تەنسیقێک لە نێوانیاندا دەبێت ئەگەر هاتوو مەترسیەک هەبێت لەلایەن داعشەوە یان لە هەر لە لانی ئستراتیژی ئەمریکی و بوونیان لە عێراقدا لە ناوچەکەدا. زۆر باشە دکتۆر، جوڵەکانی داعش لە چه ئاسیەکان لە سووریا لە عێراق؟ کێشەکەی ئەو کێشەی ئێستا هەیە لە سەر خاچی سووریا، حکوومەتەکە تاوەکو ئێستا لاوازە و ناتوانێت کۆنتترۆلی تەواوی ڕووداوەکان بکات لەسەر ئەرزی واقعدا. لە ناوچەی سوێداش ئەوەمان بینی و حکوومەت نەیتوانی کۆنتترۆلی ئەو کێشانە بکات کە لەوێ سەریانە هەڵدا. بێگومان ناوچەی سوێدا ماوەیەکی دوور و درێژەکە جۆرێک لە جۆرەکان ئازادی هەیە و ئەم حکوومەتی ئێستش نەیتوانیەوە دەسەڵاتی خۆی بەسەر ئەو ناوچەیەدا بسەپێنێ. ئەو ناوچەی کە داعشی تێدا بوو یان بەندیخانەکانی داعشی تێدایە کە لەژێر دەسەڵاتی کوردەکانی سووریادایە، تەنسیقێک هەیە جاگەر لاوازش بێت لە نێوان هێزە کوردیەکان و حکوومەت و پێم وانە بگاتە قۆناغێکی باش تاوەکو ئەو کاتەی حکوومەتی عێراقی حکوومەتی سووری بابەتەکان بە تاگلایەنە بەڕێوە بەرێت و پێک هاتەکان پێشێلکا بۆ نمونە لە کوردستان و لە لاادەقێ و شوێنەکانی تریش. بۆیە نەبوونی هەماهەنگی و نەمونی پشتیوانی ڕۆژئاوا وەکو ئەمریکا و دەوڵەتانی ئەوروپی هێزە کوردەکان لە ڕۆژهەڵاتی سووریا لە بوونی داعش و ئەو ناوچەیەش خۆی لە خۆیدا چالاکی داعشی زۆر تێدا بووە. پێم وایە بوونیان لە سووریادا بەهۆی لاوازی حکوومەتی سووریا و ڕێک نەخستنی ئەو مەلەفە هەڵبەسەراوانەی کە لە نێوان کوردەکان و پێکاتەکان و حکوومەتدا هەیە، لە هەمان کاتدا هاتنی هێزەکان زیاتر بۆ عێراق و ترسکردنە سەر عێراق و ئەمەش بووەتە هۆی ئەوەی کە ئەم گۆڕانکاریە لە زوو مزۆڵەکانی داعش ببیندرێت لە سووریا. داعش ڕاستە ناوچەیەکیان شارێکی پێ کۆنتترۆڵ ناکرێت، بەڵام چۆن نەتوانێت بێتەوە مەترسی لە عێراق لە سووریا لە ناوچەکەیە؟
الجماعات الإرهابية بشكل عام تیرۆریستەکان کۆمەڵە تیرۆریستەکان بە شێوەیەکی گشتی پێویستیان بە گونجانی کەش و ژینگەیە بۆ نمونە داعش لە ئەفریقیا و لە ئاسیا و لە ئەوروپاش بۆنیان هەیە لە هەر شوێنێک بێ کە بۆ نمونە لە سۆماڵ و لە کۆمەڵەی شەباب بوونیان هەیە ئەو ناوچانە ناوچەی هەژار نشینن ئەو ناوچانە کە دەتوانن تایدا لاوەکان لە خۆیان کۆ بکەنەوە بۆ ئامانجەکانی داهاتوویان بە تایبەتی ئەوانەی کە لە ڕووی زانستی و خوێندن و پەروەردەوە پێشکەوتوو نییە بۆیە ئامەژڕوونە کە هەندێک ناوچە ئەم پێکاتەی تێدایە بۆیە ئەم ناوچانە ئەم گروپانە پێویستیان بە پشتیوانی هەیە بۆ نمونە لە عێراقدا هەوڵیاندا کۆنتۆڵی مووسڵ و نەوتەکانی ناوچەکە بکەن بۆ نمونە هەروەها لە سووریا و ناوچە نەوتەکان بۆیە ئەو گروپانە پێویستیان بە شوێنێکە کە نەخوێندەواری و نەزانی تایدا بەربڵاو بێت لەگەڵیدا پێویستیان بە دۆخێکی ئابووری ڕەخساو هەیە تاوەکو بتوانێت خۆی لە شێوازێکەوە بگۆڕێت بۆ شێوازێکی تر باشە بۆیە باشە باسی دۆخی ئابووری کردووە داعش سەرچاوی دارایی کوێیە ماوێتی ئەگەر نەیماوە ئەم خۆڕێ خستنە و جموژۆڵە چییە لەم ناوچەیە ئەیکا و مەترسیە يعني احنا تكلمنا ئێمە سەرەتا باسی ڕێگای هێنەناوەی لاوانمان کرد دواتر باسی باری داراییمان کرد دوایەوە کوردەکانی باکووری عێراق بە تەواوی حکمی زاتیان هەیە لە ناوچەکەدا و ئەمەش حکوومەتێکی سەقامگیری هەیە و ئەمە ڕاستیەکە و توانی داعش لە ناوچەکەدا بزێنێت بۆیە ئێمە باسی نەوتی عێراقی دەکەین کە داعش سوودی لێوە دەبینی کە ئەمە نەما ئێستا هەندێک بۆشایی سیاسی و ئەمنی هەیە لە عێراقدا و ئەمەش ئەم ناوچانەش ناوچەی بەدوو بیابانن کە داعشتیاندا نیشتەجێ بوون و خەڵک دەهێن ڕیزەکانیانەوە لە ڕۆژهەڵاتی سووریاش دەتوانێت بڵێن دەمان گەڕێنێتەوە بۆ ئەو کاتەی کە داعش لە عێراق و تاوەکو ئێستا بۆشایی ئەمنی هەیە بۆ نمونە کەشێکی گونجاو هەیە لەو ناوچانەدا بەچوونە دەرەوەی هێزە ئەمریکیەکان و هێزە بیانیەکان و لە هەمان کاتیشدا نەوت هەیە لەو ناوچانەدا بۆیە دەبێت چێژمەچێشی چەکداری لەو ناوچەیەدا ڕووبدا بۆیە ڕۆژهەڵاتی رووسیا بۆی هەیە تایدا داعشەکان تایدا چاڵاکتر ببنەوە و هێرش بکەنە سەر بەندیخانەکانیشتە باشە دکتۆر ینی کشارەوەی هێزەکانی هاوپەیمانی نێودوڵەتی و ئەمریکا مەترسیەکانی داعش لە ناوچەکەیان زیاتر ناکات بێگومان مەترسیەکان زیاد دەکە هەر وەکو لە سەرەتا باسم کرد بابەتەکە تاوەکو ئێستا هەڵسەنگاندنی بۆ دەکرێت پلانێک هەیە بۆ کێشانەوەی ئەو هێزانە بۆ عێراق ئەمەش پلانەکەیە ئێستاش ئەگەر پێویستی هەبێت گەشەیەکی زیاتر هەبێت لەوەی کە پێشبینی دەکرێت ئەو بەرنامەیە کە دانراوە دەستکاری بکرێت بۆ هێزە بیانیەکان بابەتەکە تاوەکو ئێستا کۆتایی پێ نەهاتووە بەڵکو بەرنمەیەکەیە بۆ کشانەوەی هێزە بیانیەکان بەڵام دەکرێت ئەو بەرنمەیە کە دانراوە گۆڕانکاری تێدا بکرێت بە جۆرەی گۆڕانی دۆخەکە زۆر باشە دکتۆر کۆتا پرسیارمەکەم کە زۆر گرنگە بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم ینی هێزەکانی سووریا و عێراق گەشتونەتە ئەو ئاستەی کە بەبێ هاوپەیمانی نێودوڵەتی و ئەمریکا بتوانن خۆیان بپارێزن لە مەترسیەکانی داعش و گروپە تیرۆریستیەکان سپاس دەکەم بە کورتی من پێم وانە ئامانە بتوانن هێزە ناوخۆیەکان یان حکوومەتی ناخۆی لە ناوچەی کوردستانی عێراق سەرکەوتوو بووە و بۆتە ناوچێکی گەشە سند و توانیوێتی شتێک دروست بکات دوای نەمانی داعش دۆخێک دروست بکە و پێم وایە کوردەکانی سووریاش لە ڕۆژهەڵات دەبێت پشت بە خۆیان ببەستن و هەستنە سەر پێەکانی خۆیان بە هەر ڕێگایەک بێت
بەو شێوەیە کە کوردەکانی عێراق توانیان و خۆیان پاراست بۆیە ئەگەر پشتیوانی دەرەچیش هەبێ ئەوە باشترە لەگەڵیدا پشت بەستن بە هێزی ناوەند لە بەغدا یان بۆ نمونە دیمەشق ئەمە ئەو توانایەیان نییە نە هێزی بەغدا نە هێزی دیمەشق بۆ نمونە بۆیە پێم وایە پێویستە دانیشتوانە ناوخۆیەکە ئەم ناوچانە بپارێزن و ئەستنە سەر پێ و بیر لە پشتیوانی دەرەچی نەکەنەوە بۆیە ئەمەش بوونی داعش وردە وردە ناهێڵێت. بەڕێز دکتۆر فرانک مسمار سەرۆکی ئەنجومەنی ڕاوێژکاری زانکۆی ماریلاند لە تێکساسەوە لەگەڵ مامووی سوپاس بۆ ئەمەدەبوونی بەڕێستان بەخێر بێن.